دیارە گرژی ئاڵۆزەکانی نێوان ئەمریکا و ببورن نازانم بۆ چیۆنی ئەمریکا پێش هەموو وڵاتانی دیکاخم گرژی ئاڵۆزەکانی ئیسرائیل و ئێران بەردەوامی هەیە گرژێکان پێدەنێتە شەشەم ڕۆژەوە بە بەردەوامی وەڵامکارێکی بەهێزە نێوان ئەم دوو وڵاتە هەیە و ئەمریکاش ئێستا هاتوتە ناو حەوکێشەکەەوە هەمووان چاوەڕی ئەوەن ئایا وەڵامی ئەمریکا یاخود هەڵوێستی ئەمریکا لەم بابەتانەدا چی دەبێت کۆبوونەوەکی ئەنجومەنی یاسایشی نەتۆیی دوێنێ ئەمریکا چاوەڕی ئەوە دەکرا کە بەڕاستی ئەمریکا قەرارێک لەسەر ئەوە بدات ئایا دێتە ناو جەنگەکەوە یان ئەوەی کە هەوڵ دەدات بەڕێگەی دانوستان ئەو گرژێکی ئێستا لە ناوخۆی یاخود لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەیە چارەسەر بکات بۆی کە سەر نەکێشێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام هەتا ئێستا هیچ نەتیجەیەک بۆ ئەو کۆبوونەوەیە دیار نییە نازانرێ باسی چی دەکرێت لە بەشێکی لەو لێدوانانی دیکە کە زانیومانە و بیستمانە باسی وکرێ ئەڵێن باسی هیچ شۆرێک لەو بابەتانە نەکراوە زیاتر لەسەر بابەتاوەستین قسەی زیاترەکەین بە ئامادەبوونی بەڕێز عەدنان عوسمان سەرۆکی دامەزراوی ڤیژن کە جەنابێ ڕاستەوخۆ میوانی پرسی ڕۆژن کاک عەدنان زۆر بەخێر بیت سپاس بۆ ئامادەبوونی جەنابێ ئەیتر شەشەم ڕۆژە ڕەنگە تا ڕادێکیش دۆخەکان ڕوون بێ بۆ ئێوە ئەوەی کە هەیە چاوەڕی ئەمریکا دەکرێت چی دەبێت چی دەکات و چاوەڕێ دەکرد بووی کە بزانن ئایا دەسوەردان بە چ جۆرێک لەم جەنگی نێوان ئیسرائیل و ئێراندا دەکرێت بەڵام سەرەتا دەمێ بۆ چوونی جەنابەت بزانم سەبارەت بەم گرژێکی ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەیە دواتر دەچینە تەفاسیلەکەیەوە سپاس وڵاجا گرژەکان بینین خۆت گوتنی شەش ڕۆژە واضح بۆیە ئێساکە کە هەردوو لایەن ئیسرائیلێکی تایبەتیان هەیە لەسەر جێبەجێکردنی ئەجندە و بەرنامە بەتایبەت ئیسرائیل کە ینی لە سەرەتاوە باسی لەوەی کردووە کە ئێوێ ئێرانێکی بێ چەکی ئەتۆمی و بتەنان بێهێزی ئەتۆمیش هەبێت ینی لە هەموو ڕوویەکەوە و بەرنمەکانیان تا حدێک چۆتە پێشەوە لە هەردوو لاوە بەو شێوەیە بەڵام ئەگەریکی ئەوە شەیە کە ئەم شەڕەشۆن لە کتوپڕ دەستی پێ کرد کتوپڕش ڕایگیرێت ینی ئەگەر کاک عەدنان لەگەڵ ئەوەی ئەم شەڕە کتوپڕ دەستی پێ کرد بێ باگراوند باگراوندی هەیە باگراوندی هەیە سەرەتای باگراوندەکە چییە ئەمریکا کە گفتوکانیان دەست پێ کرد باسییان لەوە کرد کە ئەوان یانەوێت ئێرانێکی بێچەکی ئەتۆمی هەبێت و بێ گفتوگۆ بکرێت و هەر لە سەرەتای شوتیان ئەگەرم گفتوگانە سەرکەوتو نەبێت ئێران ڕوبەڕووی مەترسی گەورە بێتەوە ناوچەکەش ڕوبەڕووی مەترسی گەورە بێتەوە گفتوگۆکان دیارە چەند شەوتێکی کرد پێشتا نەگەیشتبوون ئەو نەتیجە بە گوێری قسەی ئیسرائیل بێ کە ئێران دیارە نزیک بۆتەوە لە دروستکردنی ئەمە چەند ڕاستە چەند ڕاستی هێشتا کەس ناتوانێت پشتڕاستی کاتەوە بەڵام سەرنەکەوتی کۆبوونەوەکان بێهیوایی ترامپ لە ئاکامی کۆبوونەوەکان ئەمە جۆرێک لە زەوی ئەخزەر بوو بۆ ئیسرائیل کە هێرشەکانی پێکە ئەم هێرشانە لەوانەیە ئیسرائیل بەشێکی گرنگی لە سیاسەکانی خۆیان لە پلانەکەی خۆی پێکا بێت ئێستا لە پرێکدا واردە چونکە ئێران زۆر زەحمەتە جارێکی تر تا ماوەی ساڵێک دو ساڵێکی تر بتوانێت قەرەبووی ئەو زیانانەی کە لە چەکە ئەتۆمەکانی ینی بابرێن توانە ئەتۆمەکانی کراوە بتوانێت قەرەبووی بکاتەوە ماوەیەکی زۆرە خانیە بۆیە من بە ئەگەریکی دووری نازانم لە پرێکە چۆن دەستی پێکرد لە پرێکە ئەمەیەکی لە سیناریۆکانە تاوان سینناریۆ خراپتر هەیە ئەمە باڵێن ینی باشترینەکەیانە و لەوانەیە تەمەنای هەموو لایەک بێت کە لە پرێکا بوەستێتەوە ئایا بەسەر ئاگرە بکرێت و هەریەکەش بەو سەرکەوتنانی کە ئیدعایەکات کۆتایی بەم مۆزوعە بێنن بەڵام معلومە کە ئێران ینی لە ڕووی چەکەکانیەوە زربەیەکی تونند و گەورەی بەرکەوتووە بەڵام طبعاً سینناریۆکانی تریش کە سینناریۆی و ئەگەر خراپەکەیشی هاتنە پێشەوەی ئەمریکایە و هێرشی ڕاستەخۆی ئەمریکایش ئەمەشیکە لە سینناریۆکانە و بەردەوامی ئەم جەنگەش تا ماوەیەکی تر تا چەند هەفتەیەکی تر ئەمەشێکی تر لە سینناریۆکانە باشە کاک عەدنان باسی ئەوت کردوتت یەکێک لە هۆکارەکان کە ئەم کێشەی دروست کردوون ناومێدی ئەمریکا بەرامبەر بە دانوستانەکانی لەگەڵ ئێراندا بەڵام بە بەردەوامی ئێمە لە دوای دانوستانەکان ئەومان دەبیست کە بەڕاستی دانوستانەکان رێنی بوون لە پڕێکە ئیسرائیل هاتە ناو مۆزوعەکەەوە بۆ لە پرێکانات ئیسرائیل هەر لە ناو مۆزوعەکە بووە ئەسڵەن هەر ئیسرائیل ئەوەی کە بوون من لە شتێکە ئێمە دەمانبین بەڵام وەکو خۆشت ئیسرائیل قیادی ئەمە لەفەی کردووە چونکە ئیسرائیل پێی وایە ئەم گەشەکردنەی چەکی ئەتۆمی ئێران یعنی یا پرۆسەی ئەتۆمی ئێران مەترسیەکی ڕاستەوخۆیە بۆ سەر ئیسرائیل بە حکمی ئەوەی کە بینیمان ینی دۆستە نزیکەکانی ئێران لە دەوروبەری ئیسرائیل ساڵانێکی دوور و درێژە شەڕی لەگەڵەکەن و ئێستاشە بینین ینی ئیسرائیل خاوەنی قەزەکەی خۆی بە خاوەنی قەزەکە زانێت لە مۆزوعی چەکی ئێراندا بۆیە لە هەر لە سەرەتاوە ئەم مەلەفێکی ئیسرائیلی بووە بە امتیازەوە ئەمریکاش دیارە ڕۆڵی تیا بووە وڵاتەکانی تریش قسەیان تیا کردووە بۆ پێشتریش چەند ساڵی پێش ئێستا لە سەردەمی ئۆباما ڕێکەوتنیش کرا ڕێکەوتن کراوانە کرا و ترەمپ ئەو ڕێکەوتنەی هەڵوەشاندەوە و لە سەردەمی پێش ترامپ هەوڵدرا کە جارێکی تر گفتوگۆکان دەست پێ بکاتەوە نەتوانرا ڕاستەکەی نەتوانرا ئەو کرێت چونکە ینی شتەکە بە ئاراسەیەک تاقید ببوو کە
ینی تقریبان هەر هەموو ئاراسەکان بۆ ڕۆژ کە شەڕەکە دەبێت ڕوودات ئەم شەڕی کە 20 ساڵە دواخەوە ینی ئەم شەڕە لانی کەم 20 ساڵە تەختیتی بۆ کرێت کە دەبێت شەڕی لە بینی ئیسرائیل و پێشتر شەڕێک بوو بە وکالەت نوێنەرەکانی ئێران لە دەوروبەرەوەوانە ئیسرائیلیان مشاغلە کرد ئیسرائیل کە دوای ئەوەی کە توانی سەرکوتی هەموو ئەوانە بکات و ئەو هێزانە هەموو یەکلا کاتەوە ئەو توانە ناچار بوو ڕوبەڕوو لەگەڵ ئێرانە ئەمجارە هەردووگیان ڕوبەڕوو یەک وەسەت نەماوە لە نێوانیان هەردووگیان ڕوبەڕوو بنەوە و ئەم شەڕە ئەبێ بکرێت هەوڵدانەکانی ئەمریکا ئەوە بوو کە ئاخر وەرەقە بەکاربێنرێت هەوڵ بدرێت ئەم شەڕە نەکرێت من نازانم ئەمریکا چەند ڕازگۆیانە بووە ئەمە تەڵەب بۆ ئێران کە غافڵگیری بکات یان هەر ڕازگۆ بووە لەوەی کە ترەمپ ویستی ئەوەی نەبووە کە شەڕ بکرێت و بیستویەتی بە گفتوگۆ جارێکی تر بتوانێت ئەو مۆزوعە چارەسەر بکرێت و معالەجە بکرێت ئەمانە هەمووی ئەگەرە بەڵام لەبیرت نەچێت ترەمپیش چەند سەعاتێکیش تقریبا یا یەک دوو ڕۆژێک پێش دەست پێکردنی ئینەکان باسیەوەی کرد کە بێت تا دێ هیوا بێت ینی آخر قسەی ترەمپ هیوا نەبووە بێ هیوایی بۆ لەوەی کە نتیجە هەیە بە بەڵام توانێت ئێمە هەر بەردەوامە بین لە گفتوگۆکان تەنانەت کە شەڕەکەی دەست پێ کرد ئەوان هەر بەتەما بوون ینی کە جماعەت دەستی پێ کردوان بەتەما بوون یەکشەمە هەر کۆ ببنەوە وابوو بەڵام کاک ئەدنانێ توانین شرۆڤە ئێستا ئەم ڕۆژانە بکەین بۆ لێدوانەکانی دۆناڵد ترەمپ ئەمازانین ئەمڕۆ لێدوانێکێ بانی لێدوانێک ترەکە هەندێک جار لێدوانەکانی بەڕاستی دژبەیەکەن ینی یەک ناگرێتەوانێ بۆ من لە شوێنەکاڵە ئێمە لەگەڵ ئێران دانیشین دانوستانەکەین بەڵام لە شوێنێک شاڵێ بەڕاستی ئەمە تااقەتی دانوستانمان نەماوە لەگەڵ ئێران ئەو ترەمپیاتی پێوترێت بەڵام سیاستێکی ڕوون و وازحی هەبووە ئەوش سیاستەکەی ئەو بۆ ئەم پیاوە لەگەڵ دانیشتنا بەردەوام لەگەڵ دانیشتنا بووە لە دانیشتنیش هەپی وایە ئەبێ شەرتەکانی خۆی فەرز بکات و بێلانی بەرامبەری بە چۆک دابێت و مافعینەکانی داواکارەکانی جێبەجێ بکات ئەمە سیاستە گشتێکیەتی و لەم مۆزوعیشە هاتە پێشەوە داوای دانیشتنیشی کرد و وەفدیشی نرد و ئەوانەی کرد بەڵام تا ئاهات ینی ئالۆزە بووە ینی کەس هەستی بۆ نەکرد کە ئەم هەنگایەک چۆتە پێشەوە نازانرا ئەو هەنگاوەی کە ئەچێتە پێشەوە چییە چونکە ینی ئەمریکا یەک دروشمی ڕوونی هەبووە یەک داواکاری ڕوونی هەبوو ئێران نابێ چەکی ئەتۆمی هەبێت و تقریبا لە پشتی ئەم دروشمەوەژە ئێران نابێت تواناییت ئەتۆمیشی هەبێت چونکە ئەو توانای ئەتۆمیە واردە بەغافڵگیری یا لە لەحزەیەکایە بەریهێنی بکرێ بە چەکی ئەتۆمی بۆیە ئێران ئەگەر توانای ئەتۆمیشی هەبێت ئەتۆمی ئاشتیانە ینی بابڵێنەوەی پێوترێت سلمیانە ئەگەر ئەوەش هەبێت ئەبێ لە شێر چاودێریەکی وردی کۆمەلگای نێودەوڵەتی بێت جا دەستگای وزەی جیهانی بێت یا ئەمریکا خۆی بێت یا ئەوروپا بێت یا وڵاتێکی تر بێت ئەمە ئێران هەدەفە سەرەکیەکە ئێران نابێ هەیبێت بەڵام ئەگەریش ناچار بن هەیبێت ئەوە ئەبێ لەژێر چاودێریکی وانە بێ بەڵام بۆ چەک بە هیچ شێوێ نابێت ئەمە سیاسەتێکی ڕوون و وازحی ترەمپ بووە لەم معادلە لە ئێستاشدا ترەمپ پێم وایە ئەگەر بزانێت ئیسرائیل هەنگاوەکانی ئیسرائیل هەنگاوی ئەسکەرەکانی ئیسرائیل تا ئێستا نەیتوانیوە ئەو نزیکیان کاتە لۆمە بەسا ئەسلیە کە شەڕەکەی تازە شەڕەکە ڕوویداوە تازە شەڕەکە ڕوویداوە و خوێن ڕژاوە تازە ئەبێ بە ئاراسەیەکە یەکلا بکرێتەوە دڵنیام لەوەی کە ئەگەر ینی واقعەکە بەرەوە بڕۆ لەبەرەوەی هێشتا معلوماتێکی زۆر غامزەیە لە ئاستی ئەوەی کە ئێران بە ئیسرائیلی کردو ئەوی ئیسرائیل بە ئێرانی کردو ڕاستە هەندێک دیارە بەتابەت ئەوی ئێران چەند کوژراوە چەند کراوەوانە بەڵام ئەگەر بزانرێت ئەو چەکانە بەو شێوەیە لە ناو نەبراوە یانە ئەو توانە بزەی ئێران ناوڕ ئەکیدی ئەمریکا بەشدارە بێت لە بەردەوامکردنی ئەو دیوە ئیسرائیل لەوانەیە لە سوپای پازارانەدا لە کەسەکانەدا لە عینەکاندا ئەمریکا ئەوە نەکات ئەمریکا ڕێک لەو شوێنانە بدات کە توانە وزە ئەتۆمێکی تیا بەن هەر جوڵاندنی فڕۆکی بیدووکێکێک لە فڕۆکە زۆر تایبەتەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێتوانی ئەمە ئیتر تاو ئەمریکاش دەوێت هەنگاو بنێ پێی وایە ئیسرائیل ناتوانێت و ئامانجی کە ئەمریکا دەیەوێت بیپێکەت و ناچارە خۆی دەست بژۆڵێنێ ئەمە دوو دیوە سەرەتای ئەم مۆزوعانە کە دەستی پێ کرد جەناب تووشی بنەرانی شەزانن کە ئەمریکا ئەویست بەهۆی ئیسرائیل و هەڕەشەیە بکات سیاسەتی ترامپ تقریبا هەروە بووە بەهۆی کەسێک و هەڕەشەی لە شتێکە ئەویست بە ئێران بڵێ بەردەوام ئەگەر لەگەڵ نەگەی بە نەتیجە ئیسرائیل هەیە ئێران لەوانەیە ئەم پەیامەی بە وازحی پێ نەگەیشتە پێی وابێ ئەمریکا ئیسرائیل بەکاربێنێ بۆ فشارێکی زیاتر بۆی تەنازولاتێکی زیاتر بکات ئێستا ئەم فڕۆکەیە جوڵاندنی ئەم فڕۆکەیەش هەم دوو سەرەیە یا بەفعلی ئەمریکا تەدەخولەکە چونکە مەجالێکی تری یادی ئەم شەڕە ئەگەر نیازی یەکلاکردوان بێ ئەبێ بەم شێوەیە یەکلا ئەگەر عسکەری یەکلا بکرێتەوە ئەبێ ئەمریکا تەداخل بکاتەوە ئەو شوێنانە تەنها بە فڕۆکەی ئەمریکی و بە توانا و قدرەتی ئەمریکی یەکلا بنەوە بەڵام دیوەکەی تریشی چییە ئەویشەوەیە کە ئەمە جارێکی تر فشارێکی تر بێ بەسەر ئێران و ئێران ئەم جارە پەیامەکە بە وردی تێبگات بە وردی تێبگات پێی وانە بێ ئەمە جارێکی تر فێڵێکی ترە تێبگا لەوەی کە ئەمریکا تەوریتە بێت و ئەمریکا دێتە ناو شەڕەکەەوە بێتە ناو شەڕەکەی شۆ بە قووەتێکی گەورەوە دێت کە هەموو ئەو توانە ئەتۆمیە ئێران بێنێتە سەر سفر یعنی بە قەولی خۆمان تەخت و پەختی بکە
بۆیە ئەگەر ئێران لەم پەیامەتێ گەیشت و نیازی نەبێت یعنی نازی نەبێت ریسک بە نظامەکە بکات ریسک بە ئەو توانە ئەتۆمیەکەمی کە ماوێتی پێوە بکات و ریسک بۆ نەکە ئێران چەندین ساڵ بگەڕێتەوە بۆ دواوە لەوانەیە ئێران ئەمجارە مبادرەیە بکات و ئامادەی تیا بێت جۆرێک لە مرونەت پێشامدا لەوەی کە گفتوگۆکان باشتر بچنە ئاراسیکی باشتر. عدنان ئێران هیچ کارتێکی بەدەستەوە ماوە بۆ درێژەدان بەم دۆخی کە ئێستا هەیەی هیچ کارتێکی فشاری هەیە هیچ کارتێکی فشاری بەهێزی هیچ کارتێکی فشاری نییە و هیچ کارتێکی بەهێزیشی نییە جاران هەیبوو ئێستا نەیماوە باسم کرد مواجهەکە ئێستا لە بینی ئیسرائیل و ئێرانە هێزیش هاوسەنگێکی هێز لە بینی ئێران و ئیسرائیل نییە ئیسرائیل لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی پەیوەندی نێودوڵەتەکان لە ڕووی دامی غەربیەوە لە ئاسێکی ترایە چەک و تەقەمەنی ئێرانی لە ئاسێکی ئیسرائیلی لە ئاسێکی زۆر بەرزە ئەشبینین ینی دەوڵەتێکی گرنگی وەکو ئێران کە ئەو هەموو چەکە قورسەوە هێزە گەورانیان هەیە تاری نبینیت ینی تاری ناشبینی دوو تاری ئێرانی خراپێت خوارە قساکرێت بەڵام قسانە کاتی خۆی لە 16 لە مصر ئەوترا ینی باسی وەکرا کە 3000 تاری ئیسرائیلی خراوەتە خوارەوە دوای دەرکەوت ئەوە مصر و سووریایە کە یەک تاریان لەسەر عرض نەماوە جا ینی من قسەم لەسەر نییە کە هیواخوازی ئەوە بمیانە بەڵام واقعەکەەوەیە کە بەڵانسی هێز لە بینی ئیسرائیل و ئێرانە نییە ئێران ئیسرائیل زۆر لە ئاسێکی بەرسلوانەیە بۆ یەک کارتی نەماوە ئێران یەک کارتی هەیە ئێران وڵاتێکە با بڵێن نظامەکە نظامێکی نەرمە نظامێکە ڕاستە ئایدۆلۆجیستە ڕاستە ئەوانەکە بەڵام خۆتیێگا لەوەی کە حزبڵای نەماوە حەماسی نەماوە حوسەکانی نەماوە بەشار ئەسەد و سووریای نەماوە و ئەم چەند ڕۆژێش بۆی دەرکەوت کە کەس ئامادە نییە دیفاع لێنەکە بەیانامە ئەکرێت بەیانامە بەتەن بەیانامە دەرەکرێت عێراق دەریەکات ئەوە دەرێکە عێراق ئێستا لەم چەند ڕۆژێک کە شەڕەکەتەوە سەیری چالاکیەکانی سەرۆکۆزیرانی عێراق کە جارێ ڕوا معاملێکی ئار دەکاتەوە جارێ ڕوا نازم معاملی پەتاتە ئەکاتەوە ئەوانە ئەکاتەوە کەس مهتەم نییە بەم شەڕی ئێرانوانە سعودیەوانە چەند بەیانامەیەکیان دەرکردو ئێران بەتەنیا ماوەتەوە بۆیە تێگا لەوەی هیچ کارتێکی فشاری نییە جگەل لەوەی کە دوجار بۆ پاراستنی خۆی بۆ پاراستنی نظامەکەی وەکەوەی کە لە هەشتاونەوە ئیمام خومینی کردی و وتی من ژارەکە ئەخۆمەوە بۆ ئەوەی نظامەکە نەڕوخێ لەگەڵ عێراقا عێراق بەراورد کە لەگەڵ ئیسرائیلە لەگەڵ ئەمریکا ئێستا ئەمریکا خۆی ڕاستەوخۆ لەوانەیە لەم ڕۆژانە لەم چەند ساعتی داهاتوە ئەمریکا بەشدار بێت لە چەکدارەکان بۆیە ئێران ئەگەرم پەیامە بەوازحی تێبگات بە جدی وەریگرێت لەوانەیە مبادرێ بکات نازان مبادرەکە چەند وەرە ئیگرێت چونکە ئێستا لەوانەیە شەرتەکانی ئەمریکاش کاگاندانێ ماتوانین بڵێن ئەمریکا ببووم بەرە ئەمریکا لێ جگەل تەسلیبوونەوە هیچی تر قبول ناکەم جا ئەمەش قسەیەکی خەتەرە ینی تەسلیبوونەوەی خاڵانابی کێمە دیاریەکەین ینی ئێران ببێتە تەیرەکەی مەلا نەسرەتی نە دەنوکی هەبێ نە قاچی هەبێ نە باڵی هەبێ خۆی باڵوماڵیان نەهێشتوە ڕاستەکەی باڵەکانی حەماسوانە بوو ئێستا ماوە خۆیەتی وەکو ئەوەی کەوترێت تەیرەکەی مەلا نەسری لە وڵاتەکەی خۆیدا چکە ئێرانەڵێ بۆ من ڕازی بم بە مەرجەکانی ئەمریکا و لە شەڕابم هەردووکی یەک نەتیجێ بۆ ئەوان بەڵام چی هەڵەبژێرێ دانوستانەکان یان جەنگ ئەزانی وەک باسم کرد ئەم نظامە ساڵانێکی دوور درێژە ئیشەکات ئیسtismarەکات ئەزانی یەک دنیا قایدی عسکەری دروست کرد لە ماوەی چەند ساعاتێکم قایدانە چەند دەرزەنی قایدی عسکەری گرنگگرنگ کرد 20 ساڵ ئیسtismاری تیاکات تیاچوو عالمی گەورەی تیاچوو مؤسساتی گەورەی هەمووی خاپور بوو ئێران لەوانێت ئەبێت تێبگات و لە زمانی سەردەمی شتێکە کە توانا و قدرەتی ئەوەی نییە وتە تیاری ئیسرائیلی بە ئارەزووقی بەسەر ئێرانەوە دێت و ئەڕات توانا و قدرەتی ئەوەی نییە و دوجار نظامەکان لا گرنگە مانەوەی نظامەکان لا گرنگە لەبیرمان نەچێ ئێران دەوڵەتێکی ئایدۆلۆجیستە دەوڵەتێکی ینی باڵێن دینیە و ئایدۆلۆژیای دینی لەوێ تحکومەکات و مرکزێکی گرنگی شیعەگەریە لە ناوچەکە بۆیە لە بەرژەوەندی مانەوەی قوتبێک بە ئەگەر زەعیفیش بێت لاوازیش بێت تەمان بیر لەواکەنەوە کە ئێستا لاوازی لەوانێت 10 ساڵی تر بە قوتەوە بێت بەڵام مانەوەکە لایەن گرنگترە بەڵام ئەمەش تەبعا نرخی ئەمەوەکو خودی ئێران مانەوەکە لایەن گرنگترە بەڵام وەکو ئیسرائیل و ئەمریکا پێم وابێ کاگاندانە سامانجەکان گۆڕاوە کار ڕەنگە لەسەرەوە جۆرەکان مامەڵە لەگەڵەوە دەکرێت خۆت وا باز دەکرێت کە کار لەسەر گۆڕانی ڕژێمە ئەزانی بەردەوام جیاوازیە لە نێوانی هەدەفی ئیسرائیل لەگەڵ هەدەفی غەربە بە ئەمریکایشەوە هەبووە غەرب زۆر کێشەی لەگەڵ نظامەکە نەبووە لەگەڵ زۆربەی نظامەکانە نیان بوو لەگەڵ سعودی تعاملەکەن لەگەڵ قەتەر تعاملەکەن لەگەڵ عێراق لەگەڵ نظامەکانە تعاملەکەن کێشەیەکی زۆریان نییە ئیسرائیل کێشەی لەگەڵ پێی وایە ئەم نظامان ئەم نظامێکی ئایدۆلۆجیستە تا ئەو لەحزەی کە ئیسرائیل بە شەیتان بزانێت و ئەمریکا بە شەیتان بزانێت و ئێمە بە دژمنی گەورە بزانین نوێنەری شەیتان بی لەسەر ئەمە بەردەوام لە هەوڵی ئەوەیە و بەردەوامیش کێشەی بۆ ئیسرائیل دروست کردو ساڵانێکی زۆر 20 ساڵ کێشە بۆ ئیسرائیل دروست دەکات بۆیە ئیسرائیل پێی وایە ئەبێ ئەم ڕژەمە بڕوخێ
ڕژێمێکی تر بێت کە جیاواز بێت لەگەڵم ڕژە بەڵام ئەمە سیاسەتی غەرب نەبوو تا ئەم ساتە وەختا نە ئەمریکا ویسێتی ڕژێم بڕوخی کاری لەسەر کردو نە غەربیش کاری لەسەر کردو بۆیە دوو سیاسەتی جیاوازن بەڵام مەرجە ئەم سیاسەتە هەتا بە جیاواز بێنێت لەوانەیە لە لەحزەیەکە ئێستا غەربیش تێبگات لەوەی کە بۆ نمونە لە 79 لە هەفتانەوە هەموو غەرب هەوڵیدا کە شاب بمێنێتەوە بەڵام لە لەحزەیەکە تێگەیشتن ئەم شایەن ناتوانێت بمێنێتەوە چیتر مەقبول نییە لایەن کۆمەڵگای ئێرانیەوە ئەوە کرا من ناڵێم ئێستا ینی ئەم نظامە مەقبول ناو کۆمەلگای ئێران کۆمەلگای ئێران خۆی بڕیاردە خەڵکی ئێران خۆی بڕیاردە بەڵام لەوانەیە ئێستا غەربیش بە ئەمریکاشەوە تێبگەن لەوەی کە ئەم نظامە جارێکی تر ناتوانێت بەردەوام بێت جا جمهوری ئیسلامی بۆ مانەوەی منویسم ئەو خاڵە باز بکەم جمهوری ئیسلامی ئەگەر بڕیاری مانەوە بدات واتە بێت تەنازولاتێکی زۆر گەورە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل بکات لەوانەیە بێ سەرەتا تەنازولات بەرامبەر بە ئەمریکا بکات بۆ ئاسانتر بێ بۆی نەڵێ من لە شەڕەکە دۆڕاوم لەگەڵ ئیسرائیل بەڵام گەورەترین تەنازولی ئەوەیە کە ئێرانی جاران نەبێت 180 دەرەت ئەبێ ئێران بگۆڕێ بە تەواوەتی ینی ئێرانێکی ئایدۆلۆژیست نەبێت ئێرانێک نەبێ ئەمریکا بە شەیتان بزانێت ئیسرائیل بە دوژمنی سەرسەختی خۆی بزانێت ئێرانێک نەبێ پارە و پوڵ بنێرێ بۆ ئەم ڕێکخراوە بۆ ئەم میلیشیا بۆ ئەم هێزەوە بەکاملی بگۆڕێ ئایدۆلۆژیای خۆی بگۆڕێ قەنەعجا قورسە بەڕاستی قورسە چونکە ساڵانێکی دوور و درێژ ئیشی لەسەرەوە کرد بەڵام وەک باسم کرد ئەمە سیستەمێکی دینیە مؤسسەیەکی دینیە لەوانەیە بەرژەوەندی باڵاکان دوجار تەحەکوم بەوە بکات و با بڵێن عقلی مانەوەی نظامەکە ساڵانێکی زۆر لە فکری شیعە شتێکی پێوتێت تەقیە لە خۆپاراستنەوە هاتووە لە خۆپارێزیەوە هاتووە ئەم ئایدۆلۆژیایە ئەم چەمکار مەجالەدا بەوەی کە لایەنگرەکانی ناوبەناو تەنانەت پێچەوانەی ئەوەی کە لە دڵیانە بیلیۆن یا تەسەڕف بکەن پێچوانەی ئەوەی کە لە قەناعەتیان و لەوانانە خۆشاردنەوەیە خۆپاراستنە لە هەندێک مواضیع ئەوانە لەوانەیە ئەم جارێکی تر تەقی بەکاربێنن خۆیان بپارێزن لەم واجهە ئایدۆلۆژیستیە و ئەم حەماسیە و ئەمانە بەڵام باسم کرد ئێران ئەگەر ڕازی بێت بە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا ئێرانەکەی جاران نابێت نابێ ناشبێت بێ گۆڕانێکی زۆر گەورە بەسەریا ڕووی بدات چونکە قوڵی قبول ناکرێت ئەگەریش ڕازی نەبێت من پێم وایە هەموو ئەگەر خراپەکان بەنسبەت ئێرانەوە کراوەیە باش ئەگەر بۆ نمونە ڕژێم بگۆڕێ هیچ بەدیلێک هەیە وڵای جا ئەوە بەدیلەکە ینی هەمیشە بەدیل هەیە بەڵام بەدیلەکە لەوانەیە بەدیلی فەوزا بێت لەوانەیە بەدیلێکی ئەوە بێ کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە و کۆمەلگایەکی پێشکەوتووە و زوو بتوانێت خۆی گۆڕانکرد لەوانەیە بەدیلەکە ناو خودی سیستەمەکە بێت نظامەکە بتوانێت گۆڕانکاریەک بکات و بریشمان لە زۆر شوێن و جێگای دنیای ناو خودی نظامەکەەوە هەنێک گۆڕانکاریە کرێ هەندێک ئاڵۆگەڕەکرێ هەندێک انقلابی نەرمەکرێ نەرمکە کەمتر هەستی پێ بکرێتەوەوانە لە تونس لە کاتی بڕقی بەوانە گۆڕانکاریەک انقلاب کرا بەڵام انقلابێکی نەرمەوانە بوو ئەوەی کە سادات بەسەر عەبدناسر کردی ڕاست عەبدناسر مرد بەڵام انقلابی لەسەر هەموو تراسی عەبدناسر کرد ئەمانە ئەم جۆرە واردە بەڵام لە هەمان کاتیشا لەوانەیشە دەرگای بکرێتەوە بۆ ئەوەی کە غەرب لێترسێت لە ڕاستیدا کێشمەکێشی گەورە چونکە ئێران پڕ لە نەتەوەی جیاواز ئێتنیکی جیاواز و مەشاکلی زۆر گەورە لە بینی ئەوانە هەیە ساڵانێکی زۆر دوورێ و ئێران هەوڵی داوە بەردەوام دروشمەکانی بەرەوە دەرەوە بێت شەڕەکانی بەرەو دەرەوە بێت اینجا تۆ ڕێگای پێ نەدەی شەڕی دەرەوە بکات و ئایدۆلۆژیات تەزدیر بکات بۆ دەرەوە ئەمانە ئەبێت ناو خۆی بێت اینجا ئەبێ خۆی ڕازی کات و لەگەڵ خەڵکی خۆیە ئەبێ لەگەڵ کووردا خۆی ڕازی کات و لەگەڵ ئازارەکانە خۆی بگونجێنێ جارێکی تر بێت ئارایشێکی تر بە سیاسەتەکانی و هەنگاوەکانی بدە وەک باسم کرد دەبێت ئێرانێکی جیاواز و ئەوە بێت جا یا ئەوەیە کە نظامەکە خۆی توانێت بیکە یا هێزی لە ناو نظامەکە ئەتوانێت ئەمە بکە یا ئەوەیە ئەگەری هەوەیە کە ئەو نظامە ناتوانێت بەردەوام بێت باشە ماکرۆن نظامی ڕق و تند ئەشکێ نرم بێت حتمما چیلیەکەیت تاڵەکە لەگەڵ یاسانترە کاگاتنان پێت وایە ئەم هەر قسەکانی ماکرۆن ژەر پەیوەندی بۆ بکاڵێ گۆڕانکاری ڕژێم لە ناوخۆی ئێراندا بەهێزی سەربازی بابەتێکی مەترسیدارە پێت وایش هەر مەبەستەکەی ئەوەیە مەترسیدارەکە چییە؟ لە هەر وڵاتێک ئەگەر سوپا شەڕەکەی کرد بێت انقلابەکەی کرد بێت وڵاتەکە استقراری بەخۆی بینیوە مثلا لە تونس سوپا کردی لە مەسر سوپا کردی لە سووریا سوپا نەیتوانی بیکات و سوپا کێشەی تیابوو بۆیە سوپاکە لەگەڵ نظامەکە مایەوە نظامەکەیش تا ئەم ئاخر لەحظاتەکانی خۆی ماوە تا بە تەواوەتی هێزەکانی دەوروبەری نەما حەماسی نەما حزب الله نەما ئیتر نظامەکەیش ڕۆژ سوپا هێزێکی گەورە ئێران کاتی خۆی لە هەفتاونەوە تێگەیشتن لەوەی کە ئەبێ وریابن بەرامبەر بە جێش ئەوەی کە پێوترێت جێش مەنظومەی جێش ئەرتش کاتی خۆی حزبی بەعسی ژوای کرد حزبی بەعس بەرامبەر بە جێشەکە جێشی شعبی دروست کرد جێش شعبی هێزێکی عقایدی بوو لە بەعسیەکان پێکە هاتووانە بەڵام جێشەکەی تر بە موالیدە یعنی خەڵکی بەعسی تێکە غیرە بەعسی تێکەوێت وانی تێکە بە موالیدە لە ئێرانیشە سوپای پازاران هێزێکی عقایدیە هێزێکی ئایدۆلۆژیستە هێزێکە لە ئەبرەکانی و ئینەکانی ڕابەرەکانی معلومەوانێ هەموو هێزی چەکدار لای ڕابەرەوە معلومە بەڵام بە تایبەت سوپای پازاران
جێش ئەوەی کە پێوتری لەشکر بەرامبەر بە سوپای پازاران زۆر لاواز و زعیفە سوپای پازاران حتمما خۆی بەشێکە لە نظامەکە مان و نەمانی لەگەڵ نظامەکەیە زۆر زەحمەتە بتوانێت بکات لەشکەکەیش لەشکرێکی زعیف و لاواز و ئەوانەیە بۆیە ینی لە وڵاتێکە ئەگەر هێزی چەکداری سەرەکی لە پشتی گۆڕانکاریەکان نەبێت حتما ئەگەری شەڕی خوێناویە بێت کێشمەکێشی ناوخۆیە بێت ینی مەشاکلی ئەوە بێت و ئەگەریشە نەبێت ینی مەرجێت تۆ لە ئێستا نقلانەی ئەوە بڵێ ئەم نظامە طبعا ئەم نظامە جارێ معلوم نییە کە ڕوخێر معلوم نییە ینی ئەمە قسەیەکە لە قسەکان ئەگەرێک لە ئەگەرەکان لەو مۆزوعانەی کە بەڕاستی لەسەر مێزەکەی و قسەی لەسەرەکەی ئەگەر ڕووخاش مەرجیە بەو شێوەیە بێت مەرجیە بەو شێوەیە بێت هەر یەکە خنجەری خۆی دەرکاوی کە بە سنگی ئەوەکەی تراوە بێ بە گۆمی خوێن و ئەوشتانە لە عێراق شاڕێ ئەوەکرا بەو شێوەیەش نەبوو کە سوپایشی نەما و کە هێزی عقایدیشی نەما ئەمانە هەموو واردە بەڵام خوا نەکردە ئەو دیوە سیناریۆ ڕەشەکەیش واردە کە ئەو هەموو کێشمەکێشە دوور و درێژەی کە ماوە و پەنگی خواردن ناو خەڵکی ئێرانە لەوانێت مەجای تەنفیزکردنەکەی نەبێت بۆ ماوەیەک تا ئەوەنە سێمێکی تازە سەقام گیرە بێت حتمما کێشمەکێشە بێت باش کاگاتنان بەسی شتێکمان کرد و زۆریش بۆ هەمومان ڕوونە بۆ وڵاتانی عربی وڵاتانی کە خۆیان بە هاوپەیمانی ئێران زانی خۆیان بە دۆستی ئێران زانی بەڕاستی بەس بە ئیدانە و بە قسەی نەرم مامەڵە لەگەڵ دۆخەکەیەکەن ئەمە ڕێک تەواو پێچەوانەی ئیسرائیلەکە بۆ نمونە لە نزیکترین کاتەکانە ئەمریکا لە دەستپێکی جەنگەکە وتی ئەمە ئەگەر ئێران پێویستی بە خۆپارێزی بێ ئەمە لەگەڵ ئیدان و پارێزگاری لە ئیسرائیلەکەین ئەو بەریتانیا و ئەڵمانی ئەمانە زۆر بەجددی هاتوونە سەرخەت و وەروەها دانوی پشگیری لە ئیسرائیل بکەنەوە کۆمەڵی جێ حوتێش خۆتەزانی هەردوێنێ باسییان کروتیان ئیسرائیل حەقی خۆیەتی پارێزگاری لە خۆی بکە وەکو ئەوی کە ئێران هێرشی کردبێتە سەر ئیسرائیل ئەمەی کە بەرامبەر بە ئێران دەکرێت وەکو مامەڵی وڵاتانی هاوپەیمانی یاخود وڵاتانی کە خۆیان بە دۆستی ئێران دەزانی چاوەڕێکراو بوو دەکرا ئاو بۆ جۆرە مامەڵی زۆر چاوەڕوانکرا بوو زانی با پێ دەڵێم کۆمەلگای نێودەوڵەتیەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی ڕاستەقینە ئەو کۆمەلگایی کە پارەی هەیە و هێزی تەکنۆلۆژی و ئەسکەریوانەیە هەیە هەمووی لەگەڵ ئیسرائیلە واردە بازحە غەرب هەمووی لەگەڵ ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە ئەمە معلومە و ئەم کۆمەلگایەکەی تر کە کۆمەلگایەکی زۆرتر نەزەریە کۆمەلگایەکی فعلی و ئەوانە نییە و بەشێک نیە لە ڕەنگڕێژکردنی سیاسەتی جیهانی ئوردنە سعودی عێراق ئەم دەور و بەرەوانیانە ئەمە توانە و قدرەتی ئەوانی ڕوبەڕووی غەرب بوەستنەوە بەرژەوەندەکانیانشان لە ئاسیەوە نیە تۆ سێر کە نزیکترین وڵات بۆ ئێران عێراقە و عێراق ئێران ڕۆڵی هەبووە لەوەی کە ئەم منزومەیە ئێستا لە عێراق حاکمن ئەوها پێی خۆیان بچەقێنن لە حکومڕانی لە عێراقدا ئێران ڕۆڵی زۆر گرنگ و گەورەی ئەبووە لەوەوە پشتی گرتوون و لە شەڕی داعشی پشتی گردووانە ئێستا ئێران عێراقشی ئەکات جگە لە کۆمەڵێک لە سایت و لە ئەوانە قسە ئەکەن و بەیاننامە دەرەکەن و ئەوانە تەنانەت پەرلەمانەکە دوێنێ کەمترین نسبە بەشدار بۆ تایدا نەیانتوانیوە جلسەیەکی کامل بکەن حتا ینی لەوانەیە شتێکی منطقی شتیا بێەوەیە کە ئاسمانی من بۆ بەکاردێنیت ینی هەر ئەوەندە بڵێت ئیسرائیلە کێیە بڵێ من کێشەم نییە بەڵام من نامێ ئاسمانەکەم ئێران بەکاری بێنێت دژ بە ئیسرائیل لە ئیسرائیل بەکار ئەمە جملەیەکی زۆر ئاسانە جملەیەکی ئاسانە بڵێ نە ئێران قبوڵەکەم بڕابدا لە ئیسرائیل بەسەر سەری منەوە نە ئیسرائیل بدا لە ئێران بەسەر سەری منەوە ئەمەیان نسابی ئەمیان بۆ کۆنە بووە خەڵکی ئەمیان بۆ کۆنەوە لە پەرلەمانەکە کە ڕێژەیەکی زۆری ئەوانن و خۆپیشاندانەکان چەند بۆ لە عێراقدا لە نەجەف چەند خۆپیشاندان کراوە لە بەسەر لە بەغداد چەند خۆپیشاندان کراوە بەرامبەر بەم هینانە ئوردن و سعود بەیانامیان دەرکردووە لە بەرەوەی هەمویان ترسیان هەیە سعودیە ترسێکی زۆر گەورەی هەیە یعنی بەسەر جەرابەت باس کرد باسی لێدانی بەرژەوەندەکانی ئەمریکا بەرژەوەندەکانی ئەمریکا لە کوێن بەرژەوەندەکانی ئەمریکا خۆ لە لەندەن و ئەوانە نییە بەرژەوەندەکانی ئەمریکا لە قەتەرە قاعدەیەکی گەورەی لەوێ هەیە لە بەحرین هەیەتی لە کویت هەیەتی لە سعودی هەیەتی لە عێراق هێزێکی کەمی هەیە و ئەوانە لەم منتیقانە ینی ئێران ئەتوانێت لە قەتەرەتە ئێران ڕوان لەگەڵ سعودی شەڕکات بە ئاسمانی سعودیە چێ لە ئەمریکەکانەدا لە سعودیە یعنی ئەمە مەترسیێکی زۆر گەورەیە هورموز داخات کە 90 تا حدی لە سەتی زۆر باسەوەی ئەم منتیقەیە لە هورموز سعودی چۆن قبولەکە هورموز بەو شێوەیە داخرێتەوە ئەمانە ینی ئێران ئەو کاتە ئەم دعمە معنەویە لاوازەیش کە هەیەی لە وڵاتان چەند وڵاتێکە دامی ینی با بڵێن پشتگیری ئەوە ئەکەن پشتگیریەکەن شەڕەکە ڕاگیرێ پشتگیری توندوتیژی ناکەن پشتگیری ئەوەکەن کە بە حیوار چارەسەر بکرێ ئەم بەم شەرمنانە بە بشیان کرد ئێران لەو حاڵەتە ئەمەشی دامێنێت ینی کە ئەمەشی نامێنێت تەواو تەریکە بێت خۆی ڕاستەکەی تەریک بۆتەوە نا رووسیا ئەوەی کرد موقفێکی زۆر توندوانەیە بوو تورکیا بە هەمان شێوە وڵاتانی کە کاتی خۆشی عێراق وا بوو بەداخەوە ینی خۆ ئێران وایە دەرسێکی گەورەی لە سەدام حوسێن و عێراق وەرگرتە عێراقیش لە 91 لە 2003 هەل بەو خەونەوە بوو لە 91 پێی وا بوو رووسیا پێی وا بوو هێشتا رووسیا قوتبێکی گەورەی عالەمیە و رووسیا ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ بێت حاتی سۆڤێتی بتاق تقریبا ئەو کاتە هێشتا تەواو
هین نەبوو ینی وایزانی کە ڕۆلێکی زۆر گەورەیە گەڕێت و لانی کەمە توانێت سولح بکە لە بینیانەوەوانە تا آخر لەحظە هەر بە هیوای رووسیا بوو بینیشمان نە رووسیا نەسین هیچی پێ نەکرا 2023 بە هەمان شێوە هێشتا چاوێکی لەسەر ئەوان بوو ینی تۆ ئەمە دەسەگری بە پوشێکەوە کە بناغی نییە. ینی ئێران لە ڕاستیدا باشترین دەرفەتی لە بەردەسا بوو بۆی ڕێگا لە ئیسرائیل بگرێت بە تایبەت کە بینی ئیسرائیل عەزمی خۆی جەزم کردووە یەکلا کاتەوە ئەم شەڕانە حەماسی بەو شێوەیە بەو دەردەبرد غەزەی بەو دەردەبرد کە هەموو نەزانین چ کاولکاریەکە لە غەزە چ جینۆسایدێکە لە غەزە هەموو ئەزانرێت بەشەریت هەمووی ئێزانێ بەڵام ئیسرائیل بەردەوامە لەسەری گوێش بە هیچ نادا کە ئێران ئەمەی بینی مەفروض وا بوو لەگەڵ ئەمریکا لەگەڵ ترامپە سیاسەتێکی تری بکردایە بە تایبەت ئێران وڵاتێکی دەوڵەمەندە غازی هەیە نەوتی هەیە ئەمانە هەیە ینی با بڵێن دەمی ترامپ بۆ سەرەتی ئێران ئاوەکات یعنی ئەیتوانی هەوڵ هەنگاوێ بنێ بۆ ئەوی کەم ئەم دوو محوەرە لە یەک جا کردەوە نەیکرد ئایدۆلۆژیا زاڵ بوو شیعارات دروشم زاڵ بوو بەسریە توندڕەوی زاڵ بوو بەسریە بەڵام بەم دەردەی هێن بردووە ئێستا نازانم جارێکی تر حکمت و عەقڵە گەڕێتەوە یان بەردەوامە بن بەردەوام بن وەک باسم کرد شکانەکە هیچ حەلیکی تر نییە ئەبێ بشکێت و ئەگەر مرونەتێک بنوێنێ بۆ خۆ ڕزگارکردن واردە هێشتا دەرفەت ماوە هێشتا دەرفەت لەگەڵ ترامپ دەرفەت ماوە کاکاتنانەوەتر بابەتەکان بە جۆرەکە بە سیرکردن بزانین چی ڕوەدا ئەمەی کە هەیە چی بە دوای خۆیان هێنێ زۆر سپاس پامەدە بوون هەرکت کێشە خۆشحاڵ بووم کە لێرە